سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەشەکەم لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە دیاریکردنی ئامانجەکەین لە ژیانی ڕۆژانەی هەر یەکێکماندا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو باشترین پێشەنگ و قودوە و ڕێنیشاندەری تەواوی مرۆڤەکان دەفەرمێ هەر کەسێک دوو ڕۆژی ژیانی وەکو یەک وابێ و هیچ گۆڕانکاری و بەرەو پێشچوونێکی ئەمڕۆی لە هی دوێنەی باشتر نەبێ بێگومان وەکو مردوو وایە. بێگومان ئەگەر ئێمە ساڵێکمان وەکو ساڵێکی ڕابردوومان وابێ نەمانتوانی بەسەر لە ساڵی نوێدا لە ڕێی ئامانج و پلانەکانی خۆمانەوە ساڵی نوێمان باشتر و پڕبەرهەمتر و گەشتر بکەین بێگومان ئەوە ئەتوانین بڵێن 365 مردوین لە ڕوانگەی فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باشترین دەروونناس و کۆمەڵناسی تەواوی بەشەریەت و مرۆڤایەتی بووە لە ڕوانگەی وەحی خوایەوە. گرنگی ئامانج لە ژیاندا بێگومان تەواوی فەلسەفە و ڕێباز و ئایدۆلۆژیاکان گرنگیەکی زۆریان پێداوە و هەمیشە هانی مرۆڤیان داوە. تەنانەت بۆ سەفەرێکی یەک ڕۆژەیش با مرۆڤ ئامانجی دیاری بکە لە خوێندنەوەی کتێبێکدا بە ئامانجی دیاری بکە لە خوێندنیدا لە مەکتەب یا لە پەروەردەکردن یا لە بەشداریکردن تەنانەت لە وتاری مامۆستایەکیانیشدا پێویستە مرۆڤ ئامانجی دیاریکراوە بێت. دەگەڕنەوە ڕۆژێک ئاغایەک بە نۆکەر و ژێردەستە و خزمەتکارەکەی خۆی دەڵێ سبەی وەرە دەدنێرم تا لای فڵانە ئاغا لە گوندەکەی دیکە کە چەند کیلۆمەترێکی دوور نێوانیان بووە. دوای نوێژی بەیانیان ئەم خزمەتکارە بەبێ ئەوەی بڕوە بۆ لای ئاغاکەی ڕێی ئاواییەکەی دیکە دەگرێتە بەر و دەڕوا دەڵێ وەڵا ئاغام دوێنێ شەوگوتی وەرە دەدنێرم تا لای فڵانە ئاغا خۆی ئەزانێ بۆچی ئەدنێرم بەڵام وەرە با پێت بڵێم ئاغاش کە ئەدەزانێ ئەم خزمەتکارە بەبێ ئامانج بەبێ ئەوەی بزانێ بۆ چ مەبەستێ نێردراوە لە حاڵ و مەسەلەکە تێدەگا و دەیەوێ پند و وانەیەکی جوان بەو مرۆڤە و بە تەواوی مرۆڤانی دیکەی بێ ئامانج فێر بکات. دەڵێ باشە دەزانم بۆچی ناردوویتی بڕۆ لەسەر بان ئەو باگردێنە قورسە لە بەر دروستکراوەی کە هەڵگرتنی زۆر ئەستەم و ناڕەحەتە هەڵبگرە و بە کۆڵبی بە بۆ ئاغاکەت ئەوەی دەوێ کە دەیباتەوە بۆ لای ئاغای خاوەنی خۆی. ئاغاش بە هەمان شێوە دەڵێ نەخێ من بە هیچ شێوەیە ئەم باگردێنم ناوی هەر دەبێ بە پشتی خۆت بیبیتەوە. مەبەستم ئەوەیە زۆر جار مرۆڤی بێ ئامانج لە کۆمەڵگەدا لە ژیانی خۆیدا ئەبێ هەمیشە گوێزەرەوەی ئامانجی خەڵکی دیکە بێ بەبێ ئەوەی خۆی هیچ بەرهەمێکی بێ. ئێمە لەم بەرنامەیەدا کە ئێستێمە لە سەرەتاکان ڕۆژەکانی سەرەتای ساڵی 2019 داین چۆن ئامانج بۆ ژیانی خۆمان دابنین. گرنگی ئامانج چییە؟ جۆرەکانی ئامانج چین؟ ئایا هەموو ئامانجێک کە مرۆڤ دەیگرێتە بەر لە ژیانی ئامانجی ڕەوا و دروست و باشن یان بێگومان زۆر جار ئامانجەکانیش دەبنە ئامانجی ناڕەوا و ستەمکردن لەوانی دیکە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کامەران فەتاح ڕاهێنەری گەشتپێدانی مرۆڤیم کردەوە پێکەوە باز لە ئامانج و گرنگی ئامانجەکەین بۆ ژیان. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونیت. مامۆستا ئامانج چییە؟ یان کە ئێمەڵین ئامانج مەبەستمان لە وشەی ئامانج چییە؟ بەناوی خوای گەورە سپاسانەکەم ئەو بابەتی کاڵتان بژاردووە بابەتێکی گرنگە چونکە ئەوەی کە مرۆڤ ئەوێ لە ژیانە بژی حتمما هەموو مرۆڤێک ئەوێ بە باشی بژی و ئەوێ بە جوانی بژی هەر پرسیار لە هەر یەکێک لە ئێمە بکەیت ئەمە پرسیارمان لێ بکەی ئەڵێن ئێمە ئەمانەیە ژیانێکی باشتر و جوانتر و ئاوەدانتر و خۆشتر و سوودمەندترمان هەبێ. واتە لەو پرسیارەوە ئەتوانین بچینە ناو پێناسەی ئامانج واتە کاتێکە لە یەکێگە پرسی تۆ ئەتەوێت چی بکەی ئەو حەڵێ حەزەکەم خانوێکی خۆشم هەبێ حەزەکەم ئۆتۆمبیلێکم هەبێ حەزەکەم بڕوانامەیەکی بەرزم هەبێ حەزەکەم خێزانێکی بەختەوەرم هەبێ. واتە لەم حەز و ئارەزوانەوە ومێدێکی هەیە بۆچی ومێدێکی هەیە بۆ داهاتوو واتە تێڕوانینێکە بۆ داهاتوو. کاتێکە باز سەڵێن پێناسەی ئامانج تێڕوانینە بۆ داهاتوو واتە ئامانج شتێکە کە بەدەست نەهاتووە شتێکە کە بەدەست نەهاتووە کە مرۆڤ ئاراستە ئەکا مرۆڤ ئاراستە ئەکا بۆچی بۆ ئەو شتا ئەو حەز و ئارەزوانەی کە لە ناخیا هەیە کە لە تموحێکە لە ئومێدێکە بۆ ئایندە ئەیخوازێ و لە کۆتاییە ئاراستەیەکە. واتە مرۆڤ ئامانج مرۆڤ ئاراستە ئەکا بۆ کۆمەڵێشتی دیاریکراو
کە ناخی ئێوێ. ئەتوانین بە شێوازێکی کەش بڵێن ئامانج پاڵنەری ژیانە. ئامانج پاڵنەرێکە بۆ ئەوی مرۆڤەکان بژین. ینی چۆن ئەڵێ ئەگەر هەر مرۆڤێک هیچ شتێک نەبێ لە ژیانێ لە پێناوێ هەوڵ بدا ئەو کەسە چێژ لە ژیانی خۆی نابینێ. کاتە ئەتوانین بڵێن ئامانج ئەو شتانەیە کە مرۆڤ لە پێناویانە هەوڵەیە، کۆمەڵە حەزە، کۆمەڵە تموحە، کۆمەڵە حەز و خولیای خۆیەتی کە ئێوێ لە پێناوێ هەوڵ بداواتە شتێکی دیاری کردووە کە ئێوێ پێی بگا. ئیتە ئەو شتە هەر شتێک بێت، ئیتە ئایا شتێکی ئیجابی بێ یا شتێکی سلبی بێ، ئێمە بە عموم باسیەکەین کە باس لەوەیە کە ئەم مرۆڤە ئێوێ بە شتێ بگات، واتە پاڵنەرێکی هەیە لە ژیانیا. ئەم پاڵنەرە پێی ئەڵێن چی؟ پێی ئەڵێن ئامانج. و پاشان بە شێوازێکی کەش ئەتوانین ئاسانتری کەین، ئەتوانین بڵێن ئامانج وەک سوتەمەنیەک وایە، وەک سوتەمەنی ژیان وایە. چۆن ئۆتۆمبیلێک ئەگەر سوتەمەنیتیانە بێ، ئیتەم ئۆتۆمبیلە ئەوەستێ نییە، ئەوەستێت و پاژماوەیەک ئیتر وردە ئالەتەکانی ئامێرەکانی وردە و دەژەنگەکەن، پاش ماوەیە سیرەکەی سیارێکی سفرە و جوانە و کڕێتی، بەڵام ئەگەر مانگە دوو مانگ ئیشی پێنەکە سێکەی بەیانی هەڵەسێ ئیش ناکات، بۆ چونکە باتریەکەی مردووە لەوە خەلەلێکی تێکەوت بێ، ئامێرەکانی وردە و دە لە کارەکەون. کەواتە ئەتوانین بڵێن ئامانج باش شێوە سادەکەی ئەو سوتەمەنیە کە ئەتوانێت مرۆڤ لە مرۆڤکە کە چی بکە، وا لە مرۆڤکە کە لە ژیانی هەنگاو بنێت، کە لە ژیانی هەنگاوەنێ و پاشان ئەم سوتەمەنیە بەدەست کێوەیە؟ بەدەست مرۆڤەکانەوەی. بەدەست کێوەیە؟ بەدەست مرۆڤەکانەوەی. ئەتوانێت بۆ کوێی بەرێ، واتە ئەم ئامانجە بۆ کوێی ئەبا. کەواتە بە پوختی ئەتوانین بڵێن ئامانج لە ژیانە ئەوەیە کە مرۆڤ لە ئایندەیە تێڕوانینێکە، ڕوئیایەکە بۆ ئایندە. ئەم ئێستا لەم حاڵەتە ئێستا دانیشتووە و خەو نبینێ، خەیاڵەکە ئێوێ لە ئایندای چی بەدەست بێنێ، قوتابیەکە ئێوێ لە تاقیکردنەوەکە چەند بێنێ، مامۆستایەکە ئێوێ لە ئایندای ببێتە چی، با بڵێن منداڵێکە لە ئایندای تموحی هەیە وەکو مامۆسایەکی لێبێ، وەکو باوکی لێبێ، وەکو کەسێکی لێبێ. واتە توانین بڵێن ئامانج ئەو تموح و ئەو حەز و غەرائیزانەیە کە لە ناو ناخی مرۆڤایە و بەڵام ئەم چیەکە ئەو کاتە ئەم دێت لەسەر وەرەقەی ئەینووسێ. پەیوەندی نێوان پلاندانان و ئامانج دیاریکردن چییە؟ ئایا هیچ پەیوەند جیاوازیەک هەیە لە نێوانیان یان کامەیە ئەو جیاوازیە؟ ئێمە تاواوکەری یەکترین، یعنی پلان و ئامانج تاواوکەری یەکترین. پلان دائنین بۆ گەشتن بە ئامانج؟ بەڵێ، ئەتوانین بڵێن بەمانایەک ئەتوانین بڵێن ئێمە کەسێک لە ژیانی خۆیان کۆمەڵە ئامانج دیاریەکە، کۆمەڵە ئامانج چۆن بگا بۆ ئامانجانە، ئەمە پلانەکەیە. تاواوکەری گەشتنەکە وەک ئەوەی کە با بڵێن کەسێک ئێوێ ڕووبارێک لە بەردەمیایەتی باشە، ئەوێ بگاتە ئەو بەری ڕووبارەکە، بەچی ئەگاتە ئەو بەری ڕووبارەکە؟ ئەمە پلانەکەیە. واتە ئەو بەری ڕووبارەکە چییە؟ ئامانجەکەیەتی. ئیتر لەو بەری ڕووبارەکە ئێوێ بگا بە ناسیاوێکی لەو بەری ڕووبارەکە ئێوێ بچێ بخوێنێ، گرنگەوە نێت چی بێ، گرنگوێ لەو ئێوە بگاتە ئەو بەری ڕووبارەکە لەوێ ئامانجێکی هەیە، ئەو بەری ڕووبارەکە گەشتن پێی ئامانجەکەی. ئەی چۆن ئەگا ئیتر ئەکرێ بەسەر پردێکا بڕوات، ئەکرێ بە بەلەمێک بڕوات، ئەکرێ بە مەلەکردن بڕوات، ینی چۆنیەتی گەشتنەکە ئەوە چییە؟ ئەوە پێی ئەڵەن چی؟ پێی ئەڵەن پلان بۆ گەشتن بەچی؟ بۆ گەشتن بەو ئامانجەی کە ئەم مرۆڤە لێواتە ئامانج و پلان ناتوانین بڵێن تێکەڵ کێشی یەکترین، یعنی هیچیان ببێ هیچیان نابێت. چونکە ئەگەر کەسێک بۆ نمونە ئامانجێکی هەبێ لە ژیانە، ئەگەر پلانی بۆ دانەنێت، ئەمە پێی ناوترێ ئامانج، ئەمە پێوترێ خەون و خەیاڵ، وها دنیای خەون و خەیاڵ. واتە سیرەکەی ئێستا هەر یەک پرسیار لە هەر یەکێک بکەیت بە سەدان خەون و خەیاڵ و جیهانێکی ئەفسوناوی دروستەکە، باشە؟ ئەم جیهانە ئەفسوناویە خەون و خەیاڵێکە. کەی ئەبێتە ئامانج بۆ مرۆڤەکان؟ ئەو کاتە کە بتوانێت چی بکە؟ بتوانێت کۆمەڵێ شتی واقعی لە ژیانی خۆیان دانێت و ئەو کاتە پلانێکی بۆ دانێت و بەرجەستەی بکە. بەڵام ئەتوانین بڵێن مرۆڤ هەیە ئامانجیشی هەیە، ئامانجەکانیشی واقعین، شتی باشیشن، بەڵام ئەگەر ڕێگایەک نەگرێتە بەر بۆ ئەوی پێی بگا، ئەم کەسە یعنی چی نییە؟ یعنی نە ئامانجی نییە،
ئامانجی هەیە بەڵکو یانیی یعنی پلانی نییە بۆ ئەوەی چی بکە بگات بۆ ئامانجێ خەڵک زۆر لەمەیە ئەکەوێتە ئامانج و پلاندانان لازم و مەلزومی یەکن بڵین بەبێ یەک تۆ بپەڕیتەوە بۆ بەر بەڵام ئامانجێکت نەبێ هەر کات بەسەربردن بووە بەبێ وەسیلەی پەڕینەوەش بۆ ئەوبەری ڕووبارەکە ناگەیت ئەکرێ بخنچی لە ئێمە پێویستە لە دیاریکردنی ئامانجا خێرا پلانیشمان ئامادەکرد بێ ئەی تەبعاً یعنی تۆ کاتێککە ئامانجێک دائنێیت پێویست بەوەی لە وەرەقەیەکا بنووسی چۆن بەم ئامانجەمان ئەگەین چونکە خاڵی گرفتی سەرەکی کە ئەمڕۆ تاچی ئێمە بەگشتی ینی ڕقیان لە پلانە و زۆر جار کاتێکە ناگا بۆ ئامانجانێکە هەیەی بێئومێ دەبێ هۆکارەکەی ئەوەی ئەو ڕێگەیانە ناگرێتە بەر کە پێ ئەگات واتە سیرەکەی گەنجەکە کەسێکە کۆمەڵە حەز و خولیا و ئامانجی هەیە لە ژیانی خۆیان بەڵام لە ماڵ و دانیشتۆ ئێوێ سفرەیەکی حازرا بە سفرەیەکی حازر ئەم شتانە بێتە ماڵەوە بۆی هەنگاوێک نانێت کۆکەیەکی بۆ ناکە زۆر جار ئەڵێ مرۆڤ ئەتوانێت بگا بە شتەکانی بەڵام پێویستی بە چییە؟ پێویستی بە کۆکەیەک هەیە گرنگ لێرەیە چییە؟ گرنگ لێرە ئەوە نییە تۆ ئەتەوێت چی بکەی گرنگ ئەوەی چۆن ئەمە بەدەستێنی ئاڵێ ئەگەێرنەوەڵێ کاتی خۆی کابراگە چێ بۆ لادەیەک تەبەنەوە نیە کاتی خۆی لە لادێ باو بووە کە هەر میوان ڕۆشتووە و خەڵکی غەریب ڕۆژێ خەڵک بلیانێتەوە بۆ ماڵەوە ئەڵێ ئەم پیاوەش ڕۆشتوی دێ باشە من ئەچم بۆ ئەو لادێ و هەرە بێ بچم و خوۆش ڕستقم با یعنی ئەبێمی ئارەش نابخۆم ئەڵێ نوێژی مەغریب نوێژەکەن عادەتەن تاریک بووە ئەڵێ کە نوێژیان کردووە نوێژتەوا بووە یەکی ڕۆشتە دەرەوە دوان ڕۆشتە دەرۆسییان ڕۆشتە دەرەوە لە خەڵگا سەیری کردو یەک دوانێ ماونەتەوە بە خاوتێتی ئەمە دەرینیانێ با کۆکەیەکی کردووە ئەڵێ یەک دوان لایەن کردو لەو کابرا تۆ چێکی لێرەوتی وڵا کاکە من میوان و من غەریبم ئێبا بە کاکە بۆ قسە ناکەی ئەنجا دوای کابرا ئەڵێ خۆخوا ڕزقەدا بەس کۆکەیەکیشی پێویستە کەواتە کۆکەکە پلانەکەیە گرنگ نییە تۆ چی گرنگە بەڵێ ینی تۆ ئەتەوێت بگەی بەچی ئەتەوێت چی بەدەست بێنی بەڵام بەڕاستی چیشی پێویستە کۆکێکیشی پێویستە واتە مرۆڤ پێویستی هەم کە ئامانجی هەیە پێویستە ماندووبوونشی بۆ بکە ماندووبوونەکە پلانەکەیە ینی گرفتی سەرەکی ئێمە بەڕاستی ئەمڕۆ کە ناگەین بە خەون و خەیاڵەکانمان ناگەین بە ئامانجەکان ئەوەیە نامانێ ماندوو بین آخر مرۆڤ ماندوو بێ زۆر جار سەیرەکەی لەوە هەر خەڵکێکی زۆر ینی چیرۆکی چەندها خەڵکی سەرکەوتووە خوێنێتەوە چەند جاشکستی هێناوە دوای گەشت و بە ئەمە خۆمان نازانین بەس بەڵام گرفتەکە لێرەیە چییە؟ گرفتەکە لێرەیە ئەمەیە مرۆڤەکان بەعام بە گشتی ینی بە زۆر نانوێ ماندوو بن بۆیە سێرەکەی زۆر جار ڕقیان لە خۆیانە بێتەوە ئەڵێ من هیچم بە هیچ نابێ ڕقیان لە خەڵکی ئەبێتەوە ڕقیان لە خەڵکی بێتەوە ئەوی کە سەرەتا باست کرد کە بۆی کە خەڵک بەکارمەهێنێ ینی ئەم مرۆڤانە سێرەکەی ئەگەر بێت و ئامانجەکەیان پلانێکی نەبێ کۆمەڵە هەنگاوی بۆ نەنێن بەڕاستی ئەو کاتە ئامانجەکە لە جیاتی ئەوەی کە ببێ بە ئامانجێکی باش و ژیانی گۆڕانکارێکی باشی دێ بکە سێرەکەی وردە ژیانی ئەخوات وردە بێئومێدێکە ئەو کاتە لە ژیانە ئەم کە سەرقی لە هەموو شتێکە بێت. جۆرەکانی ئامانج چین و کامانن یا ئامانج چەند جۆری هەیە؟ ئێمە ئەگەر بە شێوازێک باز لە ئامانج بکەین تەبەن ئێمە ئامانجێکمان هەیە ئامانجی دوورمەودایە بۆن منە کەسێک ئێوێ 10 ساڵیکە بگا بە شتێک 10 ساڵیکە بگا بە شتێک ئەمە ئامانجێکی دوورمەودایە ئێوە لە ئایندێکی دوورە بگا بە شتێک ئەمە ئامانجێکی دوورمەودایە وەکو 12 ساڵی خوێندنی قوتابی بۆ گەشتن 12 ساڵی خوێندن بۆ منە قوتابیە کاتە هەر لە ئێستاوە با بڵێن لە پۆلی 5 بنەڕەتیە 4 بنەڕەتیە هەر لە ئێستەوە خەون و خەیاڵێکی ئەڵە حەزەکەم ببە مامەستا حەزەکەم ببم بە پزیشک یعنی ئەمە چییە؟ ئەمە ئەبێتە ئامانجێکی دوورمەودا ئامانجێکی کەمانەیە ئامانجێکی مامناوەندە ئەمە تەبەن تا 5 ساڵە تا 5 ساڵ لە 2 ساڵەوە بۆ با بڵێن لە 2 ساڵ بڵێن بۆ 3 ساڵ لە 2 ساڵ بۆ 3 ساڵ هەندێکیش پێیان وایە تا 5 ساڵیش ئەمە بێتە ئامانجێکی مامناوەند بۆن منە قوتابیەک لە زانکۆ لەم 4 ساڵی خوێندنە ئامانجێکی مامناوەند دیارەکە ئاڵێ لەم 4 ساڵی خوێندنە ئەمەیە بگەم بەچی ئەم 4 ساڵی خوێندنە یعنی ئامانجێدای لەم 4 ساڵی خوێندنە ئامانجێکی مامناوەنددانێت ئەی ئامانجێکی ترمانێ ئامانجی کوتخایەنە ئەوەیە کە مرۆڤ ڕۆژانە پێ مەشغوڵە بێ ئەوە ڕۆژانە پێ مەشغوڵە بێ یعنی چۆن بڵێن ئامانجە گەورەکە 10 ساڵە مامناوەندێکی تایە وانە بەڵام چۆن بگەین بەم مامناوەندی و چۆن بگەین بەم ئامانجە گەورە ڕۆژانە پێویست بە چییە؟ پێویست بە ماندووبوونە ئەسڵی سەرێکیەکە کامەیانە ئەسڵە سەرێکیەکە ئامانجە کوتخایەنەکەیە
یعنی تۆ ئەگەر لە ئامانجە کورتخایەنەکەیە بۆن منە قوتابیەکە لە زانکۆیە ئەگە قوتابێک لە زانکۆی ئەگەر لە قۆناغی یەکەمە نمرەی کەم بەدەست بێنێ ئەوە زەربەی لێدا بۆچی؟ زەربەی لێدا بۆ قۆناغی چواریش ئەو کاتە ناتوانێت یەکەم بێ ناتوانێت دووەم بێ ناتوانێت سێم بێ ئەگەر واش بە زۆر بە گران لەسەر دەکەوێتەوە بۆیە ئەتوانین بڵێن ئامانج بەگشتی سێ جۆرە دوورمەودا ئامانجی درێ دوورمەدا ئامانجی مامناوەند کە تا 5 ساڵیش باسەکرێ ئامانجی کورتخایەن کە بۆ ماوەی ساڵێکە بۆ ماوەی ساڵێکە ئەوەی کە گرنگە کە ئێمە بیزانین ئەم ئامانجانە کاتێک کە ئاڵێن جۆرەکانی ئامانج بێم شازێ ئەبێ لێیان تێبگەین ئەبێ لێیان تێبگەین زۆر جاسێریکە ئێمە هەر بەشتە ڕۆتیناتەکانی ڕۆژانە خۆمان مەشغوڵی بەڵام گرنگ لێدا چیە ئەم شتە ڕۆتینیاتانی ڕۆژانەمان ئایا بەرەکوێمانە بە ئەخۆی ئەمە مهمە یعنی من ئایا ڕۆژانە بە کۆمەڵە کاری ڕۆژانی خۆم و مەشغوڵم ئایا ئەمە بۆ ئامانجە مامناوەندەکەم ئەبا ئایا ئەمەیان بۆ ئامانجە گەورەکەم ئەبا ئەگەر بم بە ئەمە ڕێگەیەکم گرتووە دەبێت چونکە ئەڵێ ئامانج چییە ئامانج و پلانەکەی کە باسمان کرد ڕێگەکە و نیشانەت ئەڵێ ئەلێرۆ بڕۆ ئەلێرۆ بڕۆ ئەگەر ئامانج و پلانەکە نەبێ شەوێکی تاریک وایە کاتێککە کارەبا گوژێتەوە لە ماڵا بۆ منە زۆرجار کارەبا گوژێتەوە کە سیرەکەی یەکێک هەڵەسێ لە پڕ بچێت جۆزەکەڵ داتەوە لە پڕەکەی بە ملی کۆمەڵە قاپ و قاچا خوشتا بۆ چونکە تاریکە بە چاوی ڕوون ینی ژیانی ژوایە ژیانی ژوایە مرۆڤ ئەگەر بە چاوی ڕوون نەبوو بەڕاستی ئامانجێکی کورتخایەنی نەبوو لە ژیانە بە چاوی ڕوون نەبوو بەڕاستی ئەکەوێ بە ملی زۆر شتا هەر وەکەوەی کە خەڵکێکمانەیە کەوتۆ بە ملی زۆر شتا زۆر جارەکەی بە ملی شتێک ناگەڕێیتەوە چونکە بەڕاستی ئەو شتێک کە کەوتوی بە ملیا ئەو هەڵەیە کە کردوتە ئەو هەڵەیە ناتگەڕێنێتەوە بۆیە گرنگە کە مرۆڤ بە وردی و بە پوختی لە چی تێبگا لەم جۆرانەی ئامانج تێبگا هەر یەکەیان بەسراون بە یەکەوە بەڕاستی یعنی مرۆڤەکان چین بەسراون بە یەکەوە چونکە ئەگەر مرۆڤ ئامانجێکی دوورمەیدای نەبێ ئامانجێکی مامناوەندی نەبێ بەڕاستی ئەو کاتە ژیانی ڕۆژانەی ئەبێتە چی؟ ژیانی ڕۆژانەی ئەبێتە کاری خەڵکی دیکە واتە ئەگەر مرۆڤێک ئامانجێکی گەورەی نەبوو لە ژیانی خۆیان ئەو کاتە ئیشەکانی ڕۆژانەی هەمووی بێتە چی؟ هەمووی بێتە کاری ڕۆژانەی خەڵکی خەڵک بەکاری هێنن چونکە ئەم بە خۆی دانیشتووە ئەم بە خۆی دانیشتووە توانە و تاقیشی هەیە خەڵکیش تموحیان لێ هەیە خەڵکی ئامانجدار خەڵکی ئامانجدار خۆی بەتەنێ ناتوانێت بگاتە ئامانجەکانی ئەی چیەکە ئەو خەڵکانە بەکارهێنەکە هیچ ئامانجێکیان هەیە لە ژیانیانە بۆیە سەیرەکەی ئەم کەسە هەموو ژیان ئەبێتە چی؟ ئەبێتە ئیشکردن بۆ خەڵکی ئەبێتە ئیشکردن بۆ خەڵکی ئەو کاتە ئەم کەسە ئەبێتە چی؟ ئەبێتە کەسی ئالەتێک ئەنجا ڕقی لە خۆی ئەبێتەوە ئەنجا ڕقی لە ژیانە مرۆڤ لە ئالەت و ئامێر و وەکوڵێ بەکارهێنران بپارێزرێ بە بزانین گرنگی ئامانج لە چیە کاتێک کە مرۆڤ ئامانجێکی کردە ژیان بۆی نەبێتە ئالەتێک و نەبێتە وەکوڵێ مەقاشێ بەدەزەوانی دیکەەوە بۆ گەیشتن بە ئامانجی خۆیان گرنگی ئامانج لە چیدایە چۆن مرۆڤ هەست بە گرنگی ئامانج بکە ئێمە هەر هەڵێ شتێکیش هەر ڕاست بکەینەوە خۆی مرۆڤەکان بە گشتی تەواوکاری کاری یەکترین یعنی ئێمە پێمان وانە بێ کاتێکە کۆمەڵە مرۆڤ لە شوێنەکە ئیشەکەن ئیتر ئەوا سێکین بزین بەکارمانەهێنن یا بەکارمان ناهێنن ئەمە شتێکی مسلەمە ینی مرۆڤەکان پێکەوە توان بەڕاستی کارەکان بکەن ئەگەر مرۆڤی ژیانی ئامانجێکی خۆشی هەبێ ینی من ئامانجێکی تاکی شخصی خۆشم هەبێ هەندێک جار بە هاوکاری تو ئەتوانم بگەمەوە ئامانجە بەڵام ئێمە لێرەیە باز لە گرنگی ئامانجکەین ینی بۆ مرۆڤ گرنگ سەرێکی ترین گرنگی ئامانجەوەی مرۆڤ کۆ بێتەوە مرۆڤ ئەزانێت چیەکە ینی مرۆڤ ئەزانێت چیەکە شل و شێوانە ئێستا بۆ نمونە من و تۆ هەردووکمان ئێستا لە ماڵ هاتوینێتە دەرەوە ئەز بە مازبوتی هاتوین بۆ چونکە ئەزانی هاتوین بۆ ئێرە دین چونکە ئەزانی تۆ ئەڵەیە کە یەکەم شت کە تۆ لە ماڵ دێیتە دەرەوە هەیبێ بزانیت بۆ کوێ ئەڕۆی وانێ ئەگەر بزانی بۆ کوێ ئەڕۆیت ئەوە کۆبیتەوە باشە ئەو کۆبیتەوە ئێستا بۆ نمونە من ئەگەر بزانم بەیانی ئەچم بۆ هەولێر بچم بەیانێچم بۆ هەولێر چیەکەم سیارەکەم فەحسەکەم وانە بزان بەنزینی تێ بزان باتریەکەی وایە بزان ئەوەی تێ بزان پارەم پێ بزان جلوبەرگەکانم وتووە ئەزانم بۆ شۆڕمای کۆبمەوە کۆ بەڵام ئەگەر نەزانم بۆ شۆڕم ئەجار دێمە بە دەرگاڵ سێکی قژی ئاوایە ملیۆنی بنووسەکەی بەم شێوازێ لەچێ بە بیجامەیە بێتە ئەی چونکە نازانێت بۆچی هاتوێتە دەرەوە بەڕاستی یەکێک بانی کرۆ دەنگە بۆ لە کۆڵانەکەیان ئەوڵا با بڕێنە دەرە بزانین ئەوە چی بوو یعنی سیرەکەی مرۆڤ کۆ بێتەوە لە ئیشەکەەوە پاشان وای لێ لە ئیشێکەوە دەست پێەکە یعنی کە مرۆڤ ئامانجی هەبوو لە ژیانە لە ئیشێکەوە دەست پێەکە یعنی چۆن لە ئیشێکەوە دەست پێەکە یعنی بۆ نمونە
کەسێک مامۆستایە ئەگەر ئامانجی هەبوو لە ژیانە یەکسەر بیر ناکاتەوە لەوێ چەند ساڵێکە تەقاوتە بم بیر ناکاتەوە لە چەند ساڵێکە تەقاوتە بم بیرەکاتەوە ئەم مامۆستایەتی بکا بە خاڵێکی سەرکەوتن لە ژیانی خۆیان یعنی ئەڵێ من با مامۆستام بەس ئەتوانم هەر بە مامۆستایەتیەکەم سەرنجی حەچی مامۆستایە ڕایکێشم بۆیە سێری کە ئەبێتە مامۆستایەکی سەرکەوتوو باش کە بێتە مامۆستایەکی سەرکەوتوو حکومەتیش دێت چیەکە ئەڵێ مامۆستا تۆ لەبەر مامۆستایەکی سەرکەوتووی ئامانجی هەیە ئەوێ بە مامۆستایەتەکەی دەرکەوێ ئادی بێ زەحمەت دەرسێکی نمونەیەمان بۆ بڵێرەوە کاتە هەر مامۆستایەتەکەی بۆ چی هۆکاری دەرکەوتنی بیان کەسێکە پزیشکە ئەبێتە چی هەر لە پزیشکێتێتەکەی خۆیان سەرکەوتووە بێ یعنی کەسێک لە ژیانە حتا کەسێک بۆ نمونە منداڵە کەسێک ئەڵێ باشە من گەنجێکم قوتابیم لە ماڵەوە لە ماڵی خۆیان ناتوانێت خاڵی وەچەخان لە ژیانی خۆیان دروستکە ئەبێتە منداڵێکی عاقڵ لەگەڵ دایک و باوکە ئەبێتە جێی ئەعجابی دایک و باوکی ئەم منداڵەکە بۆ جێی ئەعجابی دایک و باوکی ئەبێتە چی دایک و باوکی لەناو کەس و کار باسیەکەن وەنیە کاتە ئەم منداڵە منداڵێتیەکەی خۆی کردە چی کردە خاڵی وەچەخان یعنی کۆ بۆ چی کۆ بۆ ئیشێک کۆ بۆچی کۆ بش ئەنجا لێرەیە کە ئەڵێن کۆ بێتەوە بێ خۆی بە خاوەنی ئەم ئیشە ئەزانێ چونکە ئەوێ لەم ئیشەوە سەرکەوتوو بێ ئەم ئیشەوە سەرکەوتوو بێ گرفتترین شت لە بەڕاستی لە ژیانی کۆمەڵگەی کوردیا چییە ئەوەی ئێمە زوازە ئیشەکان هێنین چونکە تموحێکمان تیانە یعنی ئێستا بۆ من دێم بۆ ئەم بەرنامەیە ئەگەر تموحێکم نەبێ ینی حەزێکم نەبێ بۆ ئەم بەرنامەیە کە کارمەندێک بە نەوعی مامەڵەم لەگەڵاکە جاهێکی تاوان بەخوا نایەمە چون بەڕاستی ینی زۆر وەکو پێویست هینیان نەکردم ڕێزیان لێ تموحێکم نەبووە حەزێکم نەبووە پێم وایە تر بۆیە مرۆڤیش لە ژیانیان لەو ئیشەی کە لە ژیانی ڕۆژانەی خۆیان کە زوو وازی لێهێنێ بە بەستیترین شت وازی لێهێنێ کاتە ئەمە خاڵێک کە زۆر گرنگە بەڕاستی کە ئێمە بیزانین پاشان ئەم مرۆڤانە توانای ژیانیان هەبێ یعنی کاتێکە ئینسان ئامانجی هەبوو لە ژیانی خۆیان توانای ژیانی ئەبێ خراپترین حاڵەت چیە لە ژیانی مرۆڤ ئەوەیە کە توانای نەبێ بژی ینی مرۆڤێک ئیتر تەواوی ژیانی خۆی لە دەست بە ئەگەر مرۆڤی ئامانجدار هەبوو ئەجێرنەوەڵێن پیاوێک لە نەخۆشیە هەموو جەستەی ئەسووتێ بەڵام لە شوێنەکە ئاگرەکرێتەوە هەموو جەستەی ئەسووتێ پرسیاری لێەکەن ئەڵێن باشە وەزع چوانە ئەڵێ من سوپاسی خی گەورەکەم بەس نێتوانم قسە بکەم ئەڵە دەستی لە ئیشکەوتەوە قاچی لە ئیشکەوتووە چونکە ئەم مرۆڤە حەزەکە بژی ئامانجێکی هەیە لە ژیان ئەوێ چی بکە ئەوێ بژی ئەڵە سوپاسی خی گەورەکەم کە بزنێ زبانم هەیە ئەتوانم قسەی خێرکەم بۆ خەڵکی یعنی ئەم مرۆڤانە توانای ژیانیان ئەبێ بۆیە مرۆڤ ئەگە لە ژیانی ئامانجی هەبوو بەڕاستی ئەتوانێ بژی ئەڵێ گێرنەوەڵەن پیاوێک دێ بۆ لای کەسێکی شارەزا ئەڵێ هەموو ژیانم لە دەست داوە ئەڵێ هەموو ژیانم لە دەست داوە دەستەکە بە گریان ئەوانە زاناکەش پێڵێ خێزانەکەم مردووە ئەڵێ ناوەڵا قوربان خێزانەکەم وەزعی زۆر زۆر ئەی ئەڵێ مناڵەکەت سیارە لەیدا و کوشتیانە ئەڵێ ناوەڵا قوربان بەخوا مناڵەکەش ئەی ئەڵێ کشەکە تووشی خواردنی تلیاک بووە ناوەڵا قوربان بەخوا کچەکەشم زۆر مدەدەینە ئەی ئەڵێ باشە چییە وای لە تۆ کردووە کە هەموو ژیانە دەست بێ ئەڵە وەلای وەزیفە خستیان کردو یعنی ئەڵێ تۆ بەس لەبەرەوەی لە وەزیفە نەماوی ژیان و هەمووی لە دەست داوە ئەخ نا تۆ پێویستە لە ژیانی خۆتا چیت هەبێ ئامانجێکە دەبێ یعنی تۆ وەزیفەت لە دەست داوە خۆ زۆر شتی جوانتر هەیە لە ژیانە کەواتە ئەتوانین بڵێن کەسێک کە ئامانجی هەبوو لە ژیانە ئەتوانێ بژی ئامانج بۆ مرۆڤ ئەتوانێ بژی سیرکە ئەگەر ئامانجت هەبێ هەنگاوە ئەگە ئامانجت هەبێ هەنگاوە باشە کە هەنگاوت نا یعنی چی کە مرۆڤ کە هەنگاوی نا واز لە گرفتە دەرونیەکانە هێنێ ئەڵێ چی ئەڵێ ئاو کەی بۆ گەنەکە ئەو کاتێک کە مەنگە کە وەستاوە باشە کەواتە مرۆڤیش ئەگەر وەستا ئەگەر ئامانجی نەبوو ئەگەر هەنگاوی نەنا وەک ئەو ئاوە مەنگەی لێ بۆ گەنەکە هەچی گرفتی دەرونی هەیە هەچی گرفتی دەرونی هەیە کە تووشی مرۆڤەکانە بێ هەمووی هۆکارەکەی وەستانە ئەها زۆرجار کاتێک کەسێک لە ماڵەوە کێشێکی هەیە چیەکە ئەڵێ با بچمە دەرەوە هەوایکی پاکەڵ بلا هەر بەوەندەی کە هەستاوە چۆتە دەرەوە هەر بەو هەنگاوێک چۆتە دەرەوە زۆر جار سەیرەکەی ئەڵێ ئەچمە دەرەوە با ئەو گرفتم دەرونیانە لە مێشمان ئەچێتە دەرەوە بە سیارەکەی پیاسەیەکە کاو دێتەوە بۆ ماڵەوە سەیرەکەی ئۆتۆماتیکی چی بووە مشکلەکەی گرفتەکەی تا حدێک کەم بووە واتە مرۆڤ کە ئامانجی هەبوو لە ژیانی خۆیان ئەتوانێ بچی ئەتوانێ بژین بۆیە بۆ ئەوەی بتوانین بژین
پێویستە لە ژیانمانە شتێک هەوڵ بدەین لە پێن شتێک دیالی بکەین لە پێناوێ هەوڵ بدەین چونکە مرۆڤ ئەگەر شتێک نەبێ لە ژیانیا لە پێناوێ هەوڵ بدا ئەم مرۆڤە ژیانی بێمانە ئەبێ ژیانی ڕۆتیناتە بێ هاڵێ ئەبێ بە کەسێکی عادی ئەبێ بە کەسێکی عادی لەناو کۆمەڵگەیە ئەبێ بە کەسێکی عادی یعنی بۆ نمونە کەسی عادی چییە ئەخوێنێ خوێندن تەواوەکە خێزان دروستەکە ئۆتۆماتیکی ئەمرێ دوایش پیرە بێ و دوایش ئەمرێ تا هیچ دەستکەوتێکی نەبوو لە ژیانی خۆیان بۆیە ئەم جۆرە کەسانە بەڕاستی تۆ ناتوان لەژە پاشان ئەگەر مرۆڤ ئامانجی هەبوو بەردەوام لە خەیاڵا ناشی بەردەوام لە خەیاڵا ناژی چکە زۆرێک لە گرفتەکانی ئێمە خەیاڵ لێی تێناگەین وا ئەزانین ئەوانە کە خەیاڵن واقعن ئەمانە بیکەین بە واقع زۆر جا مرۆڤ کەندێک خەیاڵی گەورە گەورەی هەیە بە تایبەتی گەنج بەس ئەم خەیاڵانە نایە بچووکی کاتەوە بیکا بە ئامانج نایە بچووکی کاتەوە بیکا بە ئامانج بۆی تووشی لادانە بێ تووشی هەڵا بێ تووشی بێ ئومێدیە بێ ئەڵێ من ئەو هەموو خەون و خەیاڵم هەیە بە هیچی نەگەشتم ئاخر خەون و خەیاڵ ئەگەر نەیکەی بە ئامانج و پلانێکی بۆ دانەنیت تووشی چیە بی تووشی بێ ئومێدیە بی کەواتە ئامانج وامان لێکە لە بێ ئومێدی ڕزگارمانەکە وامان لێکە لە بێ ئومێدی ڕزگارمانەکە پاشان مرۆڤ کە ئامانجی هەبوو سوود لە هەموو شتێکە بینێ سوود لە خەڵکی خراپ و خەڵکی چاکیشە بینێ یعنی لەگەڵ هەر کەسێکە مامەڵەی کە سوودی لێ بینێ ئیلا چووە هەر شوێنێک ئەم کەسە سوودێکە بینێ یعنی لەگەڵ هەندێک خەڵکی خراپە مامەڵەی کرد سوود لە هەڵەکانیان نەبینێ لەگەڵ خەڵکی باشە مامەڵەی کرد سوود لە چاکیەکانیان نەبینێ یعنی چووە هەر شوێنێک دەرسێک وەرەگرێ دەرسێک یعنی مرۆڤی ئامانجدار شتێک نییە بە ناوی ئەوەی کە بڵێ سوودم لە هیچ شتێک نەبینیوە یعنی جاری وایە سیرەکەی خەڵکێک بەشداری مەحاڵزەرێکەکە بەشداری خولیەکەکە دێتە دەرەوە ئەڵێ خولەکە چۆن بوو ئەڵێ حیجی نەبوو هەر ئیسفادێکمان لێ نەکرد هەر یەکێکی کە لە خولا بەشداری کردووە ئەڵێ خولەکە زۆر بە سوود بوو ئەڵێ من دووشتم ئیسفادە لێ کرد یەکەم ئەوە دووەم ئەوە یعنی سەیری کە کاتە مرۆڤی ئامانجار بەڕاستی سوود لە هەموو شتێکە گرنگی زۆرە بەڵام لەوە چی ئێمە کاتەکەمان کەم بێ گرنگترین شت لە ژیانی مرۆڤە کە ئەڵێ ئامانجی هەبێ ئازاد دەبێ ئازاد ئیممەعە نابێ لەگەڵ خەڵک نابێ یعنی چۆن بۆ نمونە ئەگەر کەناڵەکانی ڕاگەیاندن لەسەر شتێک هەڵیاندا ئێتە ئەمیش هەڵەیە ئەگەر کەناڵەکانی ڕاگەیاند و ئیعلام شتێکیان دامرکاندەوە ئەمش دایمەچێنێتەوە یعنی ئەو کەسانی کە ئامانجێنێ لە ژیانە خەڵک تووڕە بوو ئەمش تووڕا بێ خەڵک بێدەنگ بوو پەیامی خۆی نییە خەڵک بێدەنگ بوو ئەمیش بێدەنگە بێ یعنی چۆن بڵێ لەگەڵ خەڵکە ئەچێتە ناو مەجلیسە خەڵک ئەگری ئەمیش ئەگری نازان بۆچی ئەگری ئەچێتە ناو خەڵکی خەڵک پێەکەن ئەمیش دەستەکە بەقاقا باست لە ئامانجی کوردخایەن و دوورمەودا کرد بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک سێ کەس دەچن باس لە عیبادەتی یەکەن دەفەیەک ئەوان کە ئەزانن هی پێغەمبەری خوا بەکەم ئەزانن یەکیان لێ من قەت ژن نایەنم یەکیشان لێ قەت ڕۆژوو ناشین یەکیشان لێ تا بەیانی ناخۆم شەو نوێژەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە جۆرێکە لە ئەتوانین بڵین ئامانجێکی دوورخایەنە بۆ قیامەت بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیەوێ ئامانجە کوردخایەنەکانیان بۆ بکاتە پەیژە بۆ گەشتن بە ئامانجی گەورە چونکە گەتۆ دنیا نەتوانی بکەیتە کێڵگە بێگومان کێڵگەی قیامەتی شت وێرانە یا زۆر جار ئیمامی عومەر مرۆڤێکی بە قامچی کردوتە دەرەوە وتێتی تۆ هەر بەردەوام لە مزگەوتای کێ ئەدژێنێ ئەڵێ من براکەم مێوە کێڵێ و دارەکان ئەفرۆشێ و بەوە بەشیم دەڵێ ئەو لە تۆ باشترە ئەمە مەبەستمەوەیە ئەمانە کۆمەڵی ئامانجی دوورمەودایان گرتوتە بەر و ئامانجە کوردخایەنەکان یان نزیکەکانیان واز دێناوە هی واشمان هەیە لە کۆمەلگەی خۆمانە ئەگە بە پارەی گەشت و گەڕان و سەیارە و مۆبایل گۆڕین جلوبەرگی هیچ 4-5 ساڵی کۆ بکاتەوە ئەتوانێ خانوێ بکرێ عەرزەیە بکرێ بۆی لە داهاتووە منداڵەکانی لە کرێژێتی ڕزگار بکە ئێمە لە مابەینی ئامانجی کوردخایەن و دوورمەودایە یان بەونە ئامانجێک کە ئێمە بەس لە خەمی ئەمڕۆ و سفرەی ئەمڕۆ و جلوبەرگی ئەمڕۆیان داهاتووی خۆمان ونکەین و هی مناڵەکانمان یا لە پێناو داهاتووماندا خۆشگوزەرانی ئەمڕۆمان دەکیز بدەین چۆن ئێمە لەگەڵ ئەم دوو جۆرە تێگەشتنە ئەم دوو جۆرە ئامانجا تەعامل بکەین ئەخۆی ئێمە ئەبێ بەڕاستی کاتێکە من باسی ئەوەم کردوتم ئامانجی دوورمەودە و ئامانجی کوردخایەن ئەبێ زۆر بەواقعی لێ تێبگەین یعنی تۆ ئامانجی کوردخایەن ئەو با بۆ ئامانجی دوورمەودا ئەگەر ئامانجی کوردخایەنەکە نەبێ ئێستا نەزانی چیەکەی ئامانجە دوورمەوداکە ئەبێ بە بەڵالێت ئەبێ بە بەڵالێت هایزە بۆ منە گەنجێک طبعاً کاڵین گەنجێک مەبەستمانەوەی هەندێک بێگومان هەندێک یعنی گەنجمان هەیە گەنجێ لەم هەزارە ئێمە گەنجێ لەم هەزارە گەنجمان هەیە هەر لە قوتاقۆناغی زانکۆی توانێتی ئەوە بەهێز بێت لە کۆمپانیەکان مەمنوعی بن وەریگرن گەنجێک بۆ نمونە
پارێکی باشی دەستەکەوێ بەس هەمووی سەرفەکە لە ماڵە چی پێڵێن ئەنە ژنێکی بۆ بێن بابێ بە پیاو ژنێکی بۆ بێن بابێ بە یانی چی بابێ بە پیاو یعنی ئەوەی کە ئەم کەسە کە ژنێکی بۆ هێنن ئیتر چیەکەوێتە بە خەمێکەوێتە بەر ئیتر ناچار لەوێت چی بکە پارە گۆکاتەوە نییە زۆر جاڵەیە کاتێکە من وڵی تا گەنج بم پارەم بۆ کۆن ئەکراوە بە ئێستا وڵی ماڵم هەیە کاکە سیارەشم کردەوە خەریکەوە خانووشەکەم و یعنی سیرەکەی ئەمە ئەوەی کە باسێکە ینی ئەمەی ئەسڵەکە یعنی تۆ کاتێکە ئێمە ئەمە ئەڵێن ئامانجی دوورمەوەدا و ئامانجی کوردخایەن ئەمەیە ینی مرۆڤ خەمێکی هەبێ بۆ ئایندە بەس ئەم خەمە لەوە لە ئایندەیان نەژی ینی ئێستەی ئەوێ نییە ئەخۆی ئەمە زۆر مهمە من ئێستا ئەمەیە بم بە پرۆفیسۆر ئاخر ئێستا پرۆفیسۆر نیم ئێستا بەکالۆرەسێکەمەیە ئەبم بە پرۆفیسۆر ئاخر ئێستا نابێ وەکو پرۆفیسۆری مامەڵەکەم ئەگەوەکو پرۆفیسۆری مامەڵەکەمەکەم بەعرزە یعنی یەکێ لە گرفتەکانی ئێمەش ئەمەیە یعنی گەنجێک کاتێک تمۆحێکی هەیە باشە ئێوێ خێزان دروستکە باشە ئێستا لە واژی خێزانەکەی دروست کردو ئاخر تۆ ئێستا لە ئەمای کە پارەی بۆ کۆکەیتەوە ئێستا تۆ لە ئەمای هەوڵی بۆ بدەیت بەڵام ئەمەش مانای ئەوە نەیە دروستکردنی خێزانەکەش لەبیر بکەیت بیبی بە کەسایەتێکی سەرکەوتوش ئەوەش لەبیر بکەیت ئەوە لەبیر مەکە بەس تۆ ئێستا لەمەیە ئاژیت ئەمە خاڵێکی تریش بەڕاستی ئێمە زۆر جار بەراوردکاری ئەمان کوژێت بەراوردکاری ئەمان کوژێت یعنی ئێمە ئەمانەوەکو خەڵک بین ئەمانەوەکو خەڵک بین ئاخر ئێمە شتێک هەیە بێ ئاگامان لێبێ من ئێستا ئەمێ بم بە کەسێکی دەوڵەمەند باش ئەمێ بم بە کەسێکی دەوڵەمەند بەس ئێستا دەوڵەمەندم ئێستا دەوڵەمەند نیم یعنی ئەبێت تۆ نابێ ئێستا ئەڵێ ئەمێ بم بە کەسێکی دەوڵەمەند ئەبێکو دەوڵەمەندەکە مامەڵەکە ئەخ نا دوای تۆکەی بە عەرزاوەکو دەوڵەمەندەکە مامەڵە بکەیت ئەبێت تۆ ئێستا وا مامەڵە بکەیت کە هەوڵ بدەیت بۆی دەوڵەمەند بی یعنی هەوڵ بدەیت بۆی دەوڵەمەند بی نەک ئێستا دەوڵەمەندی ئاخر خۆی کە ئەڵێن ئامانجی دوورمەودا ئەوەیە کە دەوڵەمەند بی ئامانجی دوورمەودا ئەوەی بە کەسایەتێکی دیار ئامانجی دوورمەودا ئەوەی خێزانێکی بەختەوە دروستکەی ئێستا دروستی نەکردووە ئێستا تۆ لە هەنگاوەکانای واتە ئێستا تۆ وا مامەڵەکەی ئەبێ ئەوە بەدەستبێنی وا مامەڵەکەی ئەوە بەدەستبێنی زۆر جاڵێ کاتێک کەسێ موعیدێکی هەیە ونیە کەسێ موعیدێکی هەیە دواکەوتە لە موعیدەکە بە سیارە لە یەخورێ یعنی کە دواکەوتۆ لە موعیدەکە ئەمەندە بە خێرایی سیارەکە لە یەخورێ وازە لەناو موعیدەکە لەبیر شۆ سیارە لە یەخورێ تومە سیارەکەی شەش تەقلایەتەوە بە عەرزە یعنی نە ئەگاتە موعیدەکەش هاڵێ یەکێک لە پیاوچاکان ئەڵێ لە کوردستان ئەڵێ لەگەڵ هاوڕەکانی بۆ کە سیارەی لێخوریوە ئەڵێ توێتی هێواش بڕۆ بازوو بگەین هێواش بڕۆ بازوو بگەین گەشتنەکە ئاماژە دوورمەوداکێ بەس تۆ لێرە بە هێواشی بڕۆ تۆ لێرە پەلەمەکە تۆ لێرە پێویستە بە هەنگاو هەیە واتە تۆ نابێ خۆ بەراوردکەی بە بەرامبەرەکانت بتەوێت طبقە الئەسڵ وەکو خەڵکی بی ئەگەر بتەوێت طبقە الئەسڵ وەکو خەڵکی بی بەڕاستی ئەوە تۆ نیت ئەوە تۆ وجودی نییە ئەوە تۆ نوسخەیەکی کەی لەوان ژیانت هەمووی بێ بە بێئومێدی و ناتوانی لە ژیانە هیچ هەنگاوێک بنێ کە ئامانجی کوردخایەنە ئامانجی کوردخایەن ئەوەیە تۆ ئێستا با بڵێن کەسێک ئێوێ کتێبە بخوێنێتەوە ئامانجێک یەک کتێبە بخوێنێ باشە هەنگاوی یەکەم چییە یا بچێ کتێبەکە بکڕێ باشە یا بچێ لای هاوڕێکی داوایکە وانە یا لە ئەنتەرنێت سێچی بۆ بکە ئێمە هەنگاوی یەکەمە باشە تۆ نەچی لای هاوڕێیەکت وەریگریت نەچی بیکڕی نەچی با بڵێن ئەگەر ئەمانەش نەبوو لە ئەنتەرنێت سێچی بۆ نەکەی کتێبەکەی خوێندرێتەوە کەواتە کاتێک کاڵێن ئامانجی کوردخایەن ئەمەیە هەنگاوەکانە تۆ پێویست و بە چییە تۆ پێویست و بەوەیە کۆمەڵی هەنگاو بنیت بۆ ئەوی بگەی بەچی بۆ ئەوی بگەی بۆ ئامانجە کەواتە ئەگەر ئامانجە کوردخایەنەکە نەبوو ئامانجە درێژخایەنەکە ئەبێ بەچی ئەبێ بە بەڵا ئەبێ بێ ئومێدی زۆر جاسەریکەی هەندێک خەڵکمان هەیە ئێوە ژیانی خۆی لە دەستدا لە پێناوی چییە لە پێناوی کە ئامانجێکی هەیە بەڵام پێی ناگا ئاخر ئەو ئێستا ئامانجەکە نییە ئامانجەکە لە مێشکایە ئەی ئێستا کەیە ئێستا تۆی ئەتوانی بە بەردەوامی چی بکەیت تۆ ئەتوانی بە بەردەوامی هەڵنگاو بۆیە ئەڵێ مرۆڤ کەی ئەتوانێ بگا بە ئامانجەکانی ئەوەی ئێستا سەرنجی لای ئامانجەکەی بێ بەڵام ئێستای لەبیر نەچێ ئەبێ مرۆڤ لە ئێستا یابژی چۆن یعنی نابێت لە ئامانجەکە یابژی ئەبێ لە ئێستا یابژی هاوکو چۆن مناڵێک داوای شتێکەکە وانە داوای شتێکەکە شتەکەی دەست ناکەوێت شتەکەی دەست ناکەوێت چیەکە ئەگری ئێستا ئەگری بە بەردەوامی بۆی شتەکەی بۆ بکڕن کاتە مرۆڤیش ئێستا ئەبێ
حەماسەتێکی هەبێ ئەبێت تەمۆحیژی گەورەی هەبێ واتە ئێستا لە ئێستەیە بژی چونکە ئەگەر لە ئێستەیە نەژین ئەوە چێژ لە ژیانی ئێستاشمان نابینین ئێستاشمان لە دەزەچێ ئایندەشمان لە دەزەچێ چونکە گرنگترین شت لەوەی کە مرۆڤ کاڵێ ئامانجی کورتخایەن و ئامانجی مامناوەند و ئامانجی دلێش خایاندانە کورتخانەکە چییە لە ئێستا یاژیت تۆ ئێستا چی و هەیە خۆ یەکێک لە مهمەکانی ژیان کە مرۆڤ ئەتوانێت لە ژیانە هەنگاوێ بنێ ئێستا چی هەیە باشە ئێستا من ئەمەوێ بچم بۆ هەولێر نەخێر ئەمەوێ بچم بۆ تورکیا ئێستا چیم هەیە ئامانجمە بچم بۆ تورکیا ئێستا چیم هەیە ونێ ئێستا چیم هەیە ئێستا ئەبێ نەگەر بەڵام هەرە ڕۆم بۆ تورکیا نا ئێستا چیم هەیە وە چی لێ پاشەکەوت دەگەم بۆ ئەوی کە بچم بۆ شوێ بچم بۆ سەفەرێ بکەم کەواتە زۆر گرنگە کە ئێمە ئاگامان لە چی بێ ئاگامان لە ئێستامان بێ نابێ ئێستامان لەبیر بچێتەوە ئێستامان لەبیر کرد ئامانجە کورتخانەکەمان بۆ بەرجەستە نابێ زۆر باش ئامانجە کورتخانەکە بەرجەستە نەبوو ئامانجە درێژخایەنەکەشمان ناتوانین لە سەرەتای بەرنامەکە تا ئێستا ئامانجمان وەکو شتێکی ئیجابی و شتێکی گەشتبینانە و شتێکی بەسوود بۆ ژیان سیر کردووە ئایا هەموو ئامانجێک ئامانجەکانی هەموو مرۆڤێک ئامانجی ڕەوا و دروست و ئیجابی و باش و بەرهەمدارن یان ئامانجی ناڕەوا و خراپ و نێگەتیڤیشمانن خۆی ئێمە بەگشتی کە باسی ئامانجەکەین ئامانج ڕەوا بێ یان ناڕەوا بێ مرۆڤ پلانی هەبێ پێگا بەڵێ بێگومان مرۆڤ ئامانج ڕەوا بێ یان ناڕەوا بێ مرۆڤ پلانی هەبێ پێگا بەڵام لێرەیە مرۆڤی تەندروست مرۆڤێ بۆی ئامانجەکەی ببێ بە پەیام ئامانجەکەی ببێ بە پەیام ئەو بە ئامانجێکی ئیجابی هەبێ یعنی ئامانجێک بێ بۆ خەڵک بژی ئێستا سیکە بۆ منە لە ڕابردووی ئێمە چەندەها خەڵکی زانا و تێکۆشەر و بەتوانە هەبووە چەندیان ناویان هەیە چەندیان ناویان هەیە باشە چەندیان ناویان هەیە کەمن لەناو ئەو کەمانە چەندیان بە باشی باسەکرێن کەمترن کەواتە مرۆڤ ئامانجەکەی هەر چۆنێ بێ پلانی بۆدانی پێگا بەڵام گرنگەوەی لێرە ئەم ئامانجە بێ بە پەیام لە ژیانی خۆیان واتە کە بوو بە پەیام لە ژیانی ئەم کەسەیە ئەو واتە ئەو پەیامە سوودی بۆ خەڵکی ئەبێ واتە کەسێک بۆن منە ئێستا لە ناو شاری سلێمانیا ئێمە چەند دکتۆری باشمان هەیە باشە چەندیان ناویان هەیە چەندیان ناویان هەیە چەندیان ناویان هەیە باشە چەند مامۆستامان هەیە چەند سەرکردەمان هەیە چەندیان خەڵک بە باشی باسییانەکە گەشتۆ بە ئامانجەکەی کاتەمیان گەشتونە تا ئامانج بەڵام گرنگ لێرە پەیامەکە پەیامدارێتەکەیە واتە پەیامەکەی مرۆڤ سەیریکە مرۆڤێکی مرۆڤ دۆستانە و ئەخلاقیانەیە مرۆڤ هەتا بە ئاگا بە ئامانجەکەی خۆپەرستیە بۆ خۆی هەوڵەیە بەس کە گەشتە ئامانجەکەی ئەم ئامانجەی پەیامێکی لە پشتەوەی واتە ئەم ئامانجەی بۆ چێ ئەگەر بێت و گەشتن بە ئامانجەکەی پەیامێکی لە پشتەوە نەبێ ئەم ئامانجێکە تەنها بۆ کێ تەنها بۆ خۆیەتی کەسێکی گۆشەگیر کەسێکە بۆ خۆی ئەژی واتە خەڵک احتیاجی نییە بەڵام ئەگە کەسێکی پەیامدار بێ لە کۆتاییە ئەتوانێت چی بێ ئەتوانێت ئەو ئامانجەی بەردەوامی زیاتر پێ بدات چونکە عادەتەن مرۆڤ کە ئامانجێکی بەرجەستە کرد پەیامێکی هەبوو خەڵکی شەبنە چی خەڵکی شەبنە هاوکاری یعنی ئەو کاتە چیە بێ ئەو کاتە زیاتر لە ئامانجەکەی چیتر لەبێ زیاتر لە ئامانجەکەی سەرکەوتوت لەبێ واتە مرۆڤێک گەگەرتە بە ئامانجێک ئەگەر پەیامی لە پشتەوە بوو ئەوە ئامانجەکەی بەردەوامە بێ سەرکەوتنەکەی بەردەوامە بێ ئەو کاتە ئەبێتە چی ئەبێتە کەسایەتێکی دیار و ناوبانگ لە ناو وڵات و زۆر باش کۆتا پرسیارم ماکیاڤیلی نەزەریە و تیۆر و فەلسەفەیەکی هەیە دەڵێ بۆ گەیشتن بە ئامانج هەموو شێوازێکی کار ڕەوایە واتە کە ئێستا زۆربەی دیکتاتۆرەکانی ئەوروپا لە هێرشکردنیان بۆ سە وڵاتانی دیکە بەجۆی لە جۆرەکان پێڕەوی ئەم یاسایی ماکیاڤیلیەکەن ئایا دروستە من بۆ گەیشتن بە ئامانجی خۆم با ئامانجەکەش دروست بێ با لە پشتیشی هەوڵ بدەم بەجۆی لە جۆرەکان پەیامدارم تایە دروستە من جەنابەت بکەم بە پرد بکەم بە پەیژە بەجۆی لە جۆرەکان ژیانی تۆ بخۆم مەترسیەوە بۆ گەشتن بە خۆشبەختی و ئاسوودەی خۆم خۆی ئێمە زین چۆنە ئێمە بێت لە خۆی ئەگەر بە عموم سەیریکەی پرسیارە زۆر بن و ئاشکرایە کە ئەمە هیچ شتێک دروست نییە نە لە ڕووی ئاینیەوە نە لە ڕووی مرۆڤ دۆستیەوە
لە هیچ یانی لە هیچ پێودانێکی دنیایی لە ڕووی سیاسی و سیرەکەی یاسایی ئەخلاقی ئەمە شتێکی ناڕەوایە. ئەمە شتێکی ناڕەوایە کە مرۆڤ چۆن بتوانێت بگا بە ئامانجەکانی. بەڵام ئەمە هەیە، ئەمە لە واقع هەیە، ئەمە لە واقع هەیە، لە وڵاتەکەی خۆشتا هەیە، لە ناو خێزانێکە هەیە، لە ناو حیزبێکە هەیە، لە ناو ڕێکخراوێکە هەیە، لە ناو مؤسسەیەکە هەیە. بەڵام لێرەیە گرنگ لێرەیە ئەمەیە مرۆڤەکان زۆر جار گلەی لەوە نەکەن بەکارهێنرێن، گلەی لەوە نەکەن بەکارهێنرێن، گلەی لە خۆیان بکەن، گلەی لە خۆیان بکەن. چونکە ئێمە بمانوی نەمانەوێ ئەوەی کە ماکیاڤیلی باسیەکە زیاتر لە بابەتی سیاسیەوەیە کە باز لە دەسەڵاتەکە، باز لە میرە کە باڵێن باسی لە کاربەدەستێکەکە کە پێویستە وابێ زۆر نەزەریاتی تری هەیە لە بابەتی ئەوەی کە ئێمە باسەکەمان ئەوە نییە. بەڵام گرنگ بەڵێ هەموو کەسی ئەماکە، بەڵام کام کەسانە ئەماکەن ئەو کەسانەی کە پەیامێکی گونجاویان نییە، پەیامێکی ئیجابیان نییە. باشە، بەڵام لێرێ ئەبێ ئەوشمان لەبیر نەچێ کاتێکە مرۆڤێکەکە بەدەسەڵات حتمما کۆمەڵە خەڵگەیانجیانە بەدەسەڵات، وانە کۆمەڵە خەڵگەیانجیانە بەدەسەڵات. ئەمە مانای ئەوە نییە کە ئەو کەسەی گەشتۆ بەدەسەڵات ئەمانی بەکارهێناوە. ئەخە خۆی ئەماش بەڕاستی خۆی بۆ خۆی ئەمەش خۆی بۆ خۆی گرفتێکی دروست کردووە. خەڵکی ئێمە بەعام بەگشتی با بڵێن زۆرینە کاڵێن بەگشتی زۆرینە، یعنی خەڵکێکە بینن کە کار بەدەستێکە کە دەسەڵاتدارێکە لە حیزبێکە لە ڕێکخراوێکە یەکسەر توهمەی ئەوەیە کە ئەم خەڵکە بەسەر ئێمە بووین بە قادرمە، ئێمە بووین بە پەیژە ئەم برادەرە بەسەرمانە سەرکەوت. ئێخۆ ئەکرێ هەر لە ناو 100 کەسە هەر 5 کەس سەرکەون، ئێخۆ ناکرێ هەموو بێ بەسەرکردەوەنێ. بەڵام لێرەیە گرنگی چییە؟ گرنگی ئەو سەرکردەیە کە پەیامێکی هەبێ، واتە ئەو خەڵکە لەگەڵ خۆیان ببا، یعنی ئەو خەڵکەی بوێ. ئاها چۆنی سە پێغەمبەر صلی الله علیه و سلم کان خلقه قورئان، پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو ئەو خەڵکانەی کە لەگەڵیا بوون کە تەصحیحیان داوە، یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ هەمویان ژیاوە، واتە ڕێز و قەدری لە هەمویان کردووە، هەر یەکە بە شێوازی ڕێزی لێگرتوون. واتە مرۆڤێک کە لەگەڵ خەڵکێکە سەر ئەکەوێ پێویستە ئەو خەڵکانەی لەگەڵیان هەر یەکە بە شێوازی ڕێزیان لێ بگرێ، یەک هەیە بە سەلامێ، هەیە بە سەردانێ، هەیە بە مەرحەباییە. بۆیە لێرە ئێمە بگەڕێنەوە بۆ خۆمان، واتە ئێمە چۆن بتوانین چۆن ببین نەبین بەو ئالەتەی کە ببین بە قادرمەی خەڵکی. بەس ئەوە بەگشتی باسمان کرد، یعنی نا خەڵکێک سەرکەوت ئیتر ئێمە قادرمە بووین، ئەمە ئۆتۆماتیکی سروشتی ژیانە. خەڵکێکە ڕاتە پێشەوە ئیتر خۆ لە 1000 کەس لە 100 کەس هەر بە کۆمەڵە خەڵکێک بچێتە پێشەوە بەڕاستی نابێ ئێمە بێ ئومێدکە. گرنگ لێرەیە ئەوە نییە کێ چووە سەرەوە، گرنگ لێرە تۆیت، ئەی تۆ چۆن ئەچیتە سەرەوە. ئەخە خۆ خەڵک شەر نییە چوونە سەرەوە هەر ئەندام پەرلەمانی بێ، خۆشە نییە چوونە سەرەوە هەر وەزیری بێ، خۆشە نییە چوونە سەرەوە هەر سەرۆ حکومەتی بێ، سەر حیزبی بێ، سەر ڕێکخراوی بێ. ئەخە خۆی ئەمە گرفتی بەڕاستی ئێمە پێمان وایە خەڵکێک بوو بە بەرپرسێک ئیتەوە هەموو شتێکی بردو. نا، من ناتوانم لە شتێکیکە سەرکەوتوو بم سوود بە خەڵکی بگەێنم، تۆ توانین لە شتێکیکە یعنی سیرەکەی منداڵێکە توانێت لە شتێکە سەرکەوتوو بێ و سوود بە خەڵکی بگەێنێ. گرنگ لێرەیە ئەوە نییە کە کێ ڕۆشت، گرنگ لێرەیە منم. ئەڵێ ئافرەتێک منداڵەکەی نەخۆشە با بەلای دکتۆر ئەڵێ عیلاجی بۆ نووسێ، منداڵەکە لێتەوە بۆ ماڵەوە ئاوە خوا ئەوانە دکتۆر هەر دەچێتەوە هەر عیلاجی بۆ نووسێ، هەر مناڵەکە نەخۆشە. پاش بۆ لای دکتۆرێکی شارەزا پێڵێ چی؟ ئەڵێ من هەست دەکەم شتێک ئەخوا ئەم منداڵە بۆی عیلاج چارەسەرینێ. ئەڵێ چییە؟ ئەڵێ وەڵاهی ئەڵێ ئەو ئاوەی کە داوتە بۆ منداڵە ئەو ئاوم بۆ بێنە، کە ئاوەکە هێنێ ئەفەحسی ئاوەکە کاتومەسمە ئاوەکە چییە؟ پیسە. عیب لە چیایە؟ عیب لە ئاوەکەیە. کەواتە ئێمەشە بێ بەڕاستی بە دوای ئەوە بگەڕێن ئێمە کاتێ نەمانتوانیوە دەرکەوی، نەمانتوانێت سەرکەوتوبی، نەمانتوانێت ببینە کەسێکی ناوبانگ، عیبەکە لە چیایە؟ عیبەکە لە خۆمانە. بەڵێ چواردەوریشمان ڕێگرە، چواردەوریشمان بەربەستە، بەڵام خۆ خەڵک ناڵە کاکە فەرموو جەنابەت وەرە بە فڵان بشکێن. ئەبێ ئێمە خۆمان بەربەستەکان بشکێن بەڕاستی. واتە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆچی؟ ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ خۆمان. مرۆڤ پێویستی بەوەی بگەڕێتەوە بۆ خۆی و خۆی لە ژیانە ئەوێ چی بکە؟ لە کارێکی بچووکەوە دەست پێ بکە، لە کارێکی بچوو، یعنی نابێ یەکسەر باوەشکە بە ئیشەکە. ئەڵێ ئافرەتێک ئەگێرنەوە ئەڵێ تۆ چۆن توانیت لەم کۆمپانیا ببی بە مدیر؟ ئەڵێ من یەکەم جار هاتمە ئێرە هین بووم، کارگوزارێ بووم، دوای بووم بەچی. بەڵام سیرەکەی ئێستا خەڵکێکمان هەیە خاوەن بڕوانامەیەکە، ینی عیبی لێ هەندێ بەڕاستی هەندێش بکە. تۆ پێویستە بزانین لەکوێوە سەرکەوتووە بی، بزانی خاڵێک دیاریکەی خاڵێک ئیتر ئەنگەر ئەم شتە بچووکێکیش بێ،
لەم شتە بچووکەوە تۆ ئەتوانیت چی بکەیت توانی سەرکەوتوبی ئەتوانین کەواتە دیدێکی ئیجابیانەمان بۆ قسەکەی ماکیاڤیلی هەبێن کە بۆ گەیشتن بە ئامانجی خۆمان با ئێمە شاگردی بکەین با ڕاگەیاندن بکەین با بوومنە کارگوزار بین کەواتە توانین لەم دیدەشەوە بڵین بۆ گەیشتن بە ئامانجی خۆمان ئەو کارانەی کە لە کۆمەڵگا دوورن لە شتی ناشرین و ناپەسەندی ئەمە بەلایمان عیبە نەبێ و شاگردی بێ کرێکاری بێ بەقاڵی بێمانەمایی سەربەرزین و گرنگەوەی تۆ بگەێنە ئامانجەکەی گرنگ ئەوەی تۆ لە سەرکەوتوبی ئەکرێ بەقاڵێکی سەرکەوتوبی وانە تۆ کۆمەڵە بەقاڵ هەیە لە بازارە خەڵک بۆ لە کامیان ئەڕوا ئەوەی کە جوان ڕازاندوێتیوە ئەوەی کە زمان شیرینە وانە ئەوەی کە تۆزە سیعرەکەی هەرزانترە یعنی تۆ ئەتوانیت چۆن سەرکەوتوبی یعنی لە ئەو ئیشەی کە هەتە ئەگەر لەو ئیشەیە تموح هەبوو سەرکەوتوبی بەس ئەگەر لەو ئیشەیە تموح نەبوو کەسێک بۆ نمونە لە شوێنەکە با بڵێن پرزگەیەکە ئەگە تموحی نەبێ ئەم ئیشەی بکاتە خاڵی وەچەخان لە ژیانی خۆیان هەر بەوەندەی مدیرەکەی قسەیەکی ڕق بەرامبەریکە یەکسەر قەڵەمەکەی بەعەرزاڵێ با بەخۆ من نەمدم لە برسامیشە هەر ناکەم باشە بەڵام ئەگە تموحێکی هەبێ ئەڵە جا زۆر تەبیعیە کە ئەم هەڵەیەکم گوتم جا دووبارەی ناکەمەوە مرۆڤی ئامانجدار ئەو ئیشەی کە هەیەی سوودی لێ بینێ ئەو ئیشەی کە هەیەی سوودی لێ بینێ خاڵە پاشان ئەگەر ئەو ئیشەی سوودی لێ نەبینی ئەم ئیشە وازیە ناهێنێ هەتا ئیشێکی دەست نەکەوێ زۆر جا خەڵکیەکەی سەیرەکەی خانوویەکی هەیە بەردەوام حەزەکەم خانووی بفرۆشێ ئەگەر ئامانجدار نەبێ خانووەکەی فرۆشێ بەڵام دوایی پارێنی ئەرزێ بکرێ سێکە ئەم خانووی کە فرۆشتێتی خانوویی کە ناکە ئاسێکی ئەرزەیەکە کرد دوایی سی زین سێ چوار دەفتە قەرزار بوو پس مرۆڤی ئامانجدار چیەکە ئەڵێ هەتا خانووی نەدۆزمەوە ئەوی خۆم نافرۆشم یعنی ئەمە لە شتێکی سادەوە ئێمە بۆی بڕین بەڕاستی مرۆڤی ئامانجدار ئەو ئیشەی کە هەیەی تیا سەرکەوتووە بێ ئەسەیان زۆر سوپاس دەکەم دەکەم شتێکمان بەخشی بێ و سپاس بۆ جەنابیش ئینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە گەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو ئامانجدار بن خواتان لەگەڵ دەستان خۆش بێ